ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ کورد ئەمە تاریخەشی دوور و درێژمان بە ناخۆشی لە دەست دوژمن دیتیە. ئێستاش هەر ئەو دژمنەیە حکوممان دەکات، ئەو دژمنەیە سزامان دەدا، برسیمان دەکات. دەوێ ساحیبی کیانی خۆمان نەبین. خەڵکەکە ئەوانەی کە دەیانەوێ حکوممان بکەن یا خەڵکەی خۆمان کە دەیانەوێ خەڵکی بێگانە حکوممان بکەن، نازانم سەبەبی چییە. یانێ چیان لەمە باشترە، چمان لەوان کەمترە. لەبەرچ ئەمە نەزانین مافی خۆمان چییە. ئەم حەزکیان ریفراندۆم بێتەگەرن بوومە هەمە کوردە باشە، ئەستیفادێمە هەمە کوردایە، پێکڤەوکی برا بین. gelek spas bu hemû Kurda ku dengê xwebdan heme bibine yek wekî bira. Reşîd Elîm li şerî Kirkûk em hîvadarim referandum serkewtû bê xelkê Kirkûk bile bile leberê wî em şerêkîn hiç îşekman bo nekirawe leberê we hezekîn cebînewe legal bexa. بس مصطفى شاكر عبدالله هركي خلقي قضاء كري سر پارێزگاها دوكي و الداخ دست خوشکه تایبتم جناب سروکی که این کوپ سر رفراندوم نه جیبجی کرنه دا کو بیشتن دنگی خود نه رفراندوم بو سر بخوا کردستانه لام دوید دنگی خود نه رفراندوم به خاطر و شهیدیت مستنگریت گدا عشد و شهیدیت پیشین و کمدگه حزب بعث و دیگه دولت دور بردای لام فرد زانین که همو حزب لاین سیاسی ببینه یک دنگ و یک رنگ پشتگیری از جناب سروکی بکن بوی پر ساهنده مازن و گیران چونکو سر بخوی موفقی کلی روای کردستانه ام بگی کرد مدوید ام جید دولتی که سر بخو بین ما حق و حقوقت خود دوالی هبن ما جی علمی خواهی دنیای ام سر برز و سر آزاد بین بوی کرد کردستانه جید کرد و جید کردستان